پیکەرێکی سیمبولی لە سلێمانی بۆ پێشمەرگە دادەنرێت و کەلاری شارەکەیان بە سکانکردن خاوێن دەکەنەوە. سڵاوتان لەبێت. لە هەنگاوێکدا بۆ بەرزڕاگرتنی سیمبول و ئازایەتی شاری سلێمانی خۆی ئامادە دەکات بۆ پێشوازیکردن لە گەورەترین پیکەر بە ناوی پیکەری پێشمەرگە. ئەم شاکارە هونەریە کە باڵاکەی لە نێوان 10 بۆ 12 مەتردایە بڕیارە لە ئایندێکی نزیکدا لە فولکەی هەواری شار لە بەردەم فولکەی دەواازەی پارکەکە جێگیر بکرێت. پیکەرەکە دیمەنێکی پڕشکۆی هەیە بە دەستێکی ئاڵای پیرۆزی کوردستانی شەکاندوتەوە بە دەستەکەی دیکەشی تفەنگێکی بەرگری بەرز کردوتەوە. بەختیار هەڵبجەی پیکەرسازی ئەم بەرهەمە بە 1964 ڕاگەیاند. پیکەرەکەی بە جۆرەك نەخشاندووە کە ڕێک وەک خۆراگری پێشمەرگە بەرگەی سەختترین کەش و هەوا و گەرما و سەرما و ڕەشەبەکانی سلێمانی بگرێت. کەلار لە ڕێگەی سیستمێکی نوێەوە کوچە و کۆڵان و گەڕەکەکانی لە پاژماوەکان خاوێن دەکاتەوە. ئەم کارەش لە ڕێگەی شارەوانی شارەکەەوە دەکرێت و ئەوانیش لە ڕێگەی سیستمێکەوە بە هاوڵاتیان دەڵێن لە هەرکوێک زبل و خاشاکتان بینی سکانی QR کۆدەکامان بکەن و یەکسەر دەگەینەلاتان. ئەو سیستەمەی شارەوانی باسی دەکات دەڵێت بێ وێنەیە و یەکەم جارە لە هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆر جار تیمەکانیان بەهۆی سەرقاڵی زۆریانەوە فریای هەموو شوێنێک ناکەون. بەڵام ئەو سیستەمە ئەمە ئاسانکارێکی باشە بۆیان و هاوڵاتیانیش دەبنە هاوکاریان بۆ پاگڕاگرتنی ژینگەی شارەکەیان. دلێر حوسێن سەرپەرشتیاری پرۆژەکانی شارەوانی کەلار بە 1964 وت لەسەر هاوڵاتیانە کە لە هەر پاژماوەیەکیان بینی تەنیا QR کۆدەکەمان سکان بکەن و تیمەکانمان بە زووترین کات دەگەنە لایەن و شوێنەکە پاک دەکەنەوە. پرۆژەی هەژماری من دواوادەی بۆ دابشکردنی موچەی فەرمانبەران بە شێوەی کاژرا دەگەێنێت و دەڵێت لە دوای ئەو بەروارەی دامان ناوە کە دوای سیویەکی هەشتی 2026 هیچ فەرمانبەرێکیان خاننشینێک ناتوانێت داوای پارەی کاشمان بۆ موچە لێ بکات چونکە دابشکردنی موچە تەنیا لە ڕێگەی کارتی بانکیەوە دەبێت. جا پرۆژەکە داوا لە موچە خۆران دەکات تا زۆ سەردانی ئەو بانکانە بکەن کە کارتی بانکیان لێ تەواو کراوە. ئەویش لە ڕێگەی کورتەنامە ڤایبەر یاخود واتساپەوە ئاگادار دەکرێنەوە بۆ ئەوەی سەردانی بانکێکی دیاریکراو بکەن و کارتەکانتان وەربگرنەوە. بە پێی دوایین ئاماری فەرمی تاوەکو ئێستا 862,168 موچەخۆری کەرتی گشتی لە ڕێگەی هەژماری منەوە تۆمارکراون و کارتەکانیان وەرگرتوتەوە کە دەکاتە لە 96 کۆی موچەخۆران. لە ئیدارەی سۆران دەزوە ئامادەکاریەکان کراوە بۆ پێشوازیکردن لە زیارەتکارانی شیعە کە لە ئێران و وڵاتانی دیکەوە دێن بۆ بەشداریکردن لە چلەی ئیمام حوسێن. سەردانی نەجەف و کەربەلا دەکەن بەڵام بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕن. ساڵانە ئەم پێشوازیکردن و ڕێزلێنانە لە هەرێمی کوردستان بۆ ئەو زیارەتکارانە دووبارە دەبێتەوە. هەرچی پێداویستێک بۆ پشودانیان پێویست بێت بۆیان دەکرێت. خێوەت و خێمەیان بۆ هەڵدەدرێت بۆ ئەوەی بە ئیسراحەتێکی تەواو گەشتەکەیان ئەنجام بدەن. بڕیارە لە ناوەڕاستی ئەم مانگەوە هاتنی زیارەتکاران دەست پێ بکات. پێشبینی کراوە نزیکەی 100,000 زیارەتکار بن. بەڵام لە ئێستاوە لە ناوچەی کانیمارانی نزیک گەلی عەلیبەک کە شوێنێکی دڵگیر و فێنکە وێستگەیەکی پشودانیان بۆ ئامادە کراوە. جا هەرچیەک لەو شوێنە دەخۆن و دەخۆنەوە بۆیان بەبێ بەرامبەر دەبێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.